خاتو فریشتە فەرموو. مامۆستا خوشکە باشەکەی من فریشتە خان جەنابتان شکر باشن الحەمدولله. باشم باش مامۆستا چۆنی؟ یەخوا سەلامت بن خوشکەکەم فەرموو. مامۆستا پرسیارێکم هەیە. فەرموو پرسیارەکەت. من دەمەوێت کەسێک هاتەوە بۆ داوای من خۆم بێوەژنم تەمەنشم 22 ساڵە. بەڵێ. ئەو کەسێک هاتووە بۆ داوای من هەر بەهۆی ئەوە من زیابووم من تەلاق براوم ئەو کەسش جادووشتەکە کەسێ جادووکارە تەمەنی 37 ساڵە. ئایا من گوناه ئەگەر شوکەکە من گوناهبارم؟ جا تۆ چوزانی خوشکەکەمەوە جادوگەریان ئەو جادووی لێکردووی کە جیا بوویتەوە. ئەو کەسە لە سلێمانیشە. ئەخمە بەستمە تۆ تاکیدی کەەوە جادوگەرە و ئیشی بەڵێ تاکیدم جادووکەرە کاتی بۆ حایلی ئێمە کردووە هەمووی دەزانم. بەسەر چاو خات و فریشتە ومێدی بەختەوریت بۆ دەخوازم قسەت بۆ دەکەم خوشکەکەی من. باشە چاو خوشکەکەی من بەختەوەری ئینشاڵڵا دادەگیان خۆل لەگەڵ بەسەر چاوانم. خات و فریشتە دەڵێ بێهاوژینم لە مێردەکەم جیابوومەوە تەمەنم 22 ساڵە بەهۆی کەسێکەوە کە 37 ساڵەوەتە تەمەنیان زۆری فەرقە 15 ساڵ تەمەنیان فەرقی هەیە. ئەڵێ جادوگەرە بە هیچ شێوەیەک من نازانم جادوگەر بێیان ناوە بۆ خۆ دەزانی خات و فریشتە خوا نەخواستە کەسێک کە بزانی جادوگەرە جادوگەر ساحر کافرە ولا يفلح الساحر حيث أتى نصی کەلامی رب العالمین لە قورئانە پڕ بەکرێت و بەخشەشەدا قەتعیە و بڕاوەتەوە قەت ساحر بە مرادی خۆی ناگا. بۆی ئەگەر تۆ دەتەوێت جارشکە بەختەوەربی بەداخەوە کە لە تەمەنێکی 22 ساڵیدا بێ هاوژین کەوتوی لە هاوژینەکەت جابوویتەوە نەچی لەگەڵ کەسێکە کە یەقینت هەیە ئەو ماڵی وێران کردووی ئەو ساحرە چونکە خوا فەرمووی قەت بە مراد ناگا ئەوەی لەگەڵ ساحریشتا بێ ئەوەی بڕواشی پێبێ ئەوەی بچێ بۆ لاشی دڵنیا بێ ولا يفلح الساحر قەت ساحر بە مراد ناگا قەت سەرفراز نابێ قەت بە ئاواتەکانی ناگا هەمیشە ساحر غەمبارە هەمیشە دۆش داماوە ولا عاقبەتیشا سەرشۆڕی ئەم دنیا و دۆزەخی ئەو دنیا جێگایەتی. بۆیە ئامان خوشکە فریشتە بە هیچ شێوەیە ئەگەر ئەوکو بۆ خۆت باسی دەکەی ئەوە ساحر و جادوگەر و ئەو شتانە بێ نزیکی نەکەویتەوە ئەگەر هەموو تەمەنت پرچی سپیتوانی بێتەوە لە ماڵی خۆت و باوکتا دانیشتبی نەچی شوو بە کەسێکی ئاوا بکەی پیاوی ساڵح زۆرە ئینشاءڵڵا ڕوو لە خواکە و ئەوەندەش مەترسە سوورەتی فەلەق و ناس و ئیخلاص قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بەیانیان و ئێواران سێجار بیخوێنە هیچ ساحرێکی ئەم دنیا حەدی چێ بتوانە کارت لێ بکە. نەخێر ئێمە ئەوەندەی تەوەکولت بەسەر خوا بێ ئەو خەڵکانی کە سحر کاریان لێ دەکا ئەوە نەعوذ بالله ئیشکال لە تەوەکولەکەیاندا هەیە ئەوەندەی لە سحر و ساحر دەترسێن و پەنا بە دوعاکان و قورئانەکە نابن ئەوەندە تەوەکولیان لەسەر خوا نییە ئەوەندە پشت بەخوا ببەستە. بوونی ئێمە ژیانمان ڕزق و ڕۆزیمان هاوسەرگیریمان منداڵمان هەمووی بەدەست زاتێکە کە ئەڵڵایە کە هاوبەشی نییە بە بێ ئەمر و ئیرادەیە و هیچ شتێک ناکرێ پەنای پێ بگرە. ئێستا چۆن درع هەیە هەموو بڕوامان وایە کە فی شەک ئینسان دەبڕێ یەقینە ئەو عەقڵ و عیلم و هەموو شتێک پێت دەڵێ بەڵام ئێگە درعێکت پێوە بوو هاوڵان ساری درع هەیە لە کاتی جەنگا درع هەیە ئەو فیشەکە دێ بووت ڕاستە بۆت دێ بەڵام چونکە درعەکەت پێوەیە درعەکەی خاتە دواوە بەرسنگت ناکەوێت بەرسەر ناکەوێت ناتکوژەوی چ لێ ناکە. ئەو قورئانە بەتایبەت سوورەتی فەلەق و ناس و ئیخلاص بەڕێزان هەر کەسێ بە یەقینەوە بەیانیان و ئێواران بیخوێنێ نە چاوی پیس نە ساحری هەموو دنیا ناتوانێت کارت لێ بکە بەڵام پشت بەخوا بەستە چونکە تۆ هەموو شتەکانت بەخوا بسپێرە بۆ دێ یەقینت هەبێ ئەوانە هەن و ڕاستن بەڵام درعەکەیە تۆ بەیانیان و ئێواران درعت داناوە قەت لێت نادا تەکید بە بۆیە خات و فریشتە خوشکە باشەکەی من ئینشاءڵڵا پشت بەخوا ببەستە و چاورکەوە لە پیاوێکی ساڵح خواناس ئەخلاق پاک بەئیزنی خوای پەروەردگار بەڵام دایمە لە خزمەت قورئاندا بێت زیکرەکان و تەسبیحاتەکان بخوێنە هەرگیز لە پیاوی جادوگەر نزیک نەبیتەوە چونکە بێمراد دەبی وەکو ئەو عاقبەت لەم دنیا و لەو دنیادا شەڕ دەبێت.